سەبارەت بە ئاماری ڕووداوەکانی هاتسۆ لە ڕۆژەکانی جەژنی ڕەمەزانی پیرۆز بەم شێوەیە بوو. 8 ڕووداوی هاتسۆ لە لای ئێمە تۆمات کراوە. لە ڕۆژی یەکەم 3 ڕووداوی هاتسۆمان هەبوو کە دویان لە زۆری لە دەستدانی کۆنتڕۆل و وەرگەڕان بوو. لە ڕووداوی یەکەم لە ڕێگەی زونجان 3 بریندار هەبوون کە هەرسێکیان لاسادی، یعنی هاوڵاتی خوارد تەمەن 18 ساڵ بووە. بە هەمان شێوە لە ڕۆژی یەکەم ڕووداوێکی ترمان هەبوو لە ڕێگەی غەلیفان سپیلک 2 بریندارمان هەبوو کەوانی بە هەمان شێوە پیاو بوو. و لە ڕۆژی دووەم خۆشبەختانە هیچ ڕووداوێکی وامان نەبوو کە گیانی تێدابی. تەنها 2 ڕووداومان لە تۆمار کراوە و هەردووچەند تەنها زەرەری مادیان هەبوو. و بەنسبەت ڕۆژی سێم لە دەڤەری بارزان ڕووداوێکی زۆری پێکدادان هەبوو کەوا 4 هاوڵاتی بریندار بوو. هاوڵاتیەک پیا بوو و 3شیان ئافرەت بوون. و سەبارەت بە کۆتا ڕۆژی پشوو لە لێشی 7 ڕووداوێکی هاتسۆمان هەبوو لە زۆری لە دەستدانی لە زۆری عفونکەن لە زۆری شێران و کەوا ئۆتۆمبیلێکی زۆری پیکاپ توێتە خۆی کێشاوە بە هاوڵاتێک و لە ئەنجامی ئەم ڕووداوە پاش یەک کاتژمێر هاوڵاتێکار لە نەخۆشخانە گیان لەدەستداوە بە ناوی زانیا کاکەمین خدر.